الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفای نەخۆشەکان من بدەی، یا ربی خوايا شفای دڵڕقەکان من بدەی، یا ربی خوايا دڵڕقەکان من نرم بکەی، یا ربی خوايا لە ذکری خۆت غافڵ و بێئاگامان نەکەی، یا ربی خوايا هێمنی و ئارامی وڵاتەکەشمان بپارێزی، یا ربی خوايا منداڵەکانمان چاکەی، یا ربی خوايا مسلمانان بگەڕێنەوە بۆ سەر دینەکەی خۆت، یا ربی خوايا بەهۆی خراپ و تاوانی خۆمان و مسلمانانی ترەوە یا ربی خوايا غەزەبمان لێ مەگرە، خوايا بەربارانمان مەکە، عەزابی خۆتمان بەسەرا مەڕژێنە، ئێمە سزای تۆ زۆر لێ ئەترسین، خوای گیان تۆش ئەرحەم الراحمینی ڕەحمە لێ بکە، خوای گیان منداڵەکانمان ساڵحکە، مناڵەکانمان چاکە و یا ربی خوای ئاخرمان بەخێر بگێڕە، خوای گیان پێشەوەی لە ناو تاوان و خراپەدا نقمین، خوای بە ئیمان و بە تەقوا بمان مرێنە و لە دنیا ڕزگارمان بکە، یا ربی خوای ئیمان و تەقوای سەحابە تابعینمان پێبەخشی، یا ربی خوای چۆن ئیمان بی ئەبو قیلابەت و پێغەمبەری خوای سەڵسەڵەم خۆشەویست، خوای گیان ئەو خۆشەویستیش بۆ ئێمە دروستکەی. آمین آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم.